ئازار نەدانی یەکتری خۆشەویستەکانم جاسووسی نەکردن بەسەر یەکتریەوە. خوای تعالی لقرآن پیروزا لسورة أحزاب أفرمي والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. براسي وكساني ئافرەتانی مسلمان و پیاوانی مسلمان ئازارەدەن تاوانێکی زۆر گەورەیان خستۆتە ئەستۆی خۆیان بۆ عەزێتی یەکتری ئەدەن بۆ ئازاری یەکتری ئەدەن بۆ جاسووسی بەسەر یەکتریەوەکەن لە کاتێکە کە خوای تعالی ئەفەرمێ وەلا تەجەسەسوا جاسووسی مەکەن بەسەر یەکتریەوە. خوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ مسلمانان ئازار یەکتری مەدەن بەدوای عیب و عاری یەکتریا مەگەڕێن هەر کەسێ بەدوای عیب و عاری برایەکی مسلمانە خوشکێکی مسلمانە بگەڕێ خوای تعالی عیبەکانی هەڵەداتەوە ئەگەر لە ناو ماڵەکەی خۆیشا بێ. ها سیرکەن ئێستا مۆبایل چۆن بۆتە جێ ئازاردانی خەڵکی. بەڕێزان تۆ کاتێ تەلەفۆن بۆ کەسێکەکەی ئەگەر ئیزنی لێ وەرنەگری بە هیچ شێوازێ دروست نییە دەنگی تەسجیلکەی بە هیچ شێوازێ دروست نییە دەنگی تەسجیلکەی ئەوە ئەمانەتە تۆ پرسیارێکی لێەکەی یان داوایەکە یا قسەیەکی لەگەڵاکەی معقولە دەنگی تەسجیل کردی بێ بێەوەی خۆی بزانێ نابێت. برا بە ڕێزەکانم مەجالیس بە ئەمانەتە دەمەتەقێ لەکردن لە مۆبایلە یان لە شوێنێکی ترا بە ئەمانەتە بە هیچ شێوازێ دروست نییە دەنگی بخەیتە سەر سەماعی خارجی ئەگەر بەخۆی نەزانی یان دەنگەکەی بێلی کەسانێکی تر گوێی لێ بگرن ئەگەر بەخۆی نەزانێ بە هیچ شێوازێک ئەمانە دروست نییە. خۆشەویستەکانم ئەبێ پرسی پێ بکەی بە تایبەت هەندێک مەسائلی حساس هەیە هەندێک مەسائلی وردێ من هەندێک کەس جاری وهەیە ئەمەم من باس خۆمەکەم طبعا ئەوەی هەرێک کێشەی خۆتانەیە لەو بارەوە خەڵگوا بۆ تەلەفۆنی بۆ کردن پرسیارێکی لێ کردم پرسیاری حساس تایبەت ئەتوانێت زەلامێکی مسلمانی ناسرا و لە مامۆسایەکی ئاینی بیکە کە مامۆساکە بیناسێ تومەز ئەو چووە لە ناو مەجلیسێکە و خزێتە سەر سەماعی خارجی بێ ئەوەی بە من بڵێ منیش وا مەزانی ئەو خۆی تەنیایە و قسەکە بۆ ئەوەکەم یعنی معقول نییە ئەمە شتی وا چۆنە بێ یا دەنگی کچێتە زیلەکە یان نامە ئەنێرێ بۆ کوڕێک کچە و بۆ کوڕێک ئەینێرێ یان کوڕە بۆ کوڕ یان کەسانێکن هە برادر یەکن یان دوژمن یەکن حتا دوژمن تیش بێ تۆ نابێ شتەکانی حفظکەی شتەکانی کۆپی بکەی شتەکانی بێڵیتەوە دوای ئەوە لە کاتی خۆیان بیدەیتە ناو چاویا و بەکاری بێنی شتی چۆنە بێ خۆشەویستەکانم ئەمە کارەساتە ئەمە لە وڵاتە ئێمە ڕۆدا ئەمە کارەساتە ها نابینن ئێستا چۆن ناموسی خەڵکی هەتکەکرێ چۆن ئابڕووی یەکتری ئەبرێ دەی ئەوە تۆ فەسحی کچێکت کرد یا فەسحی کوڕێکت کرد و بڵاوت کردەوە دوایی ئەوە کوژرا برایەکی خزمێکی کەسێکی تەحملی نەکرد. ئێمە ئەمڕۆمان پێ هاتووە هەمومان عیبمان هەیە بەس کەس سێ عیبەکەی خۆی ناکە عیبی بەرامبەرە بینێ. باوەڕ ناکەم لەم مەجلیسە کەسێ دانیشتە بێ بێگوناح بێ جاری وا هەیە کوڕێکت برایەکت خوشکێکت کچێکت گوناحێکەکە ئیتر تۆ ئەبیتە پێغەمبەر وەسەریەوە معصوم و گوناحت نییە یەک سەر تاوە ئەبەر بۆ چی بکەی میلی تفەنکەی لێ تۆی کوژیت بە شەرتی خۆت زۆر لەوە زیاتر گوناحت هەیە. ئەی ئەگەر کوشتیان کابرا نەفامێک کوشتی برایەکی نەفامی ئامۆزایەکی خزمێکی کوشتی تۆ چیەکەی لە قیامەتە بەرامبەر بە خوا چی ئەڵێی فەسحی کەسێکت کرد ئەمجا تۆ خۆت مەسەن کاتی یەکێ فەزحەکەی کچ بێ کوڕ بێ تۆ خۆت کەست نییە ناترسی کەسەکەی خۆتیش فەزح ببێ خۆت هەر خۆت ناترسی تووشی ئەو ئیمتیحانە بێ. من زۆر کەسم بینیوە گاڵتەی بە کەسێک کردووە کەسێک تووشی گوناحێک هاتووە یان لەناو خەڵکە ناوی دەرکردووە بە کەسێکی خراپ ئەم گاڵتەی پێ کردووە سوبحان الله خۆی دوایی لەوە زیاتری توش بووە خۆی دوایی لەوە زیاتری توش بووە. ئەمان ئاگامان با لە خۆمان بێ.